قفرەکانیان شکان بوو پارەکانیانی نابۆ دەرێ و کەس لێ نەمابوو. پارەکە 23 ملیۆن بوو، 9 ملیۆنی خێزانم بوو، 250 چەشیان بەجێ نێژ بوو، زیاتریش گەڕابوون بزانن پترن هەیە یان ناببەن. هەمووان لە کۆیە مام جەعفەر دەناسن کە ساڵانیش زۆر لە بازاری قەزاکە بەم سینیەوە دادەنیشت و بنێشتی دەفرۆشت. لە ڕۆژانی ڕابردوودا کەسێک تەماح دەکاتە ماڵەکەی مام جەعفەر و دێتە ماڵەکەی و هەرچی پارەی هەیە دەیبات و بۆی دەردەچێت. لەگەڵ مام جەعفەر لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاتر دەکەین. بەخێر بێن سەر چاوە. دەست نازەکە مام جەعفەر پێمان بڵێ ڕووداوەکە چۆن ڕوویداوە بڕی ئەو پارەی لێتان بردراوە چەند بووە؟ بەرێ قوربانەمە خانە نشینەکەم هەیە، ڕۆژی پێشەم بوو وابزام دەکاتە 13 مانگ، دووەم ڕۆژی مەعاش تەوزیعکردنێ بوو، ڕۆژێ ئەوەلی نەچوو بووم، ڕۆژێ دوێ گوتم تەنکەبی ئەچین. ئەوجا ساعانۆ گوتی با لەگەرت بێم چین معاشەکەی وەرگین. ئەمیش هەر حەوڵمەدا دەمگوبا بیتە دەوری 11 هەنجی نەچین چۆلەبی، گوتی ئێستا چۆلەوە دەگوتم با بڕۆین. ساعانۆ لە ماری قفرن لە دەرکەیدا و چوینە دەرێ و چام جێرا لە بەر دەرکەی کەس دیار نەبوو، کۆرانەی چۆل هۆل بوو. وەڵا ڕۆیشتین چوین شتەکانن لەوێ تەسمیل کرد و پارەکەیان داینێ و هاتینەوە مارێ سەعات دەبوو، بە چوونێ و بە هاتنێ و بە هەموو شتەچی کردی سەعاتێک وە سەعاتەشش ئەگەر دەدەقە و ئەوسەر دەدەقە لە ڕێ بوو بی نەیکردێ سەعاتەشیشتەوە و هاتینەوە چ هاتینەوە دەرکەی کۆرانێ کرابووە. چوینە ژوورە تەماشان کرد ئەو دەرکەی کە پارەی لێدانەین ژوورێکی لابەلایە، کەس ناچتەوێن دەرێ، پارەکانن لەوێن دەرێ شار بووە و دان نابوو. پارەکە بە سێ جێ دانرا بوو، وەکی زوو چوینە ژووری هەموو ئەشیاکانیانوە سەرێ کەردا بوو، دەخیلەکانیان قفرەکانیان شکان بوو پارەکانیانی نابۆ دەرێ و کەس لێ نەمابوو. پارەکە چەند بوو مام جەعفەر؟ پارەکە 23 ملیۆن بوو، 9 ملیۆنی خێزانم بوو، زێڕی هەندێک زێڕیە بوو فرۆش بووی دای نابوو، ئەگەر ئێکەچی وابی لە گەری بچیتن پچی ئەمرەکی پێ بکاتن. ئەوی دیشە مندام نابووە تاواز بە بنیشتەکەم لۆ دێتن پارەکەی بە بنیشت دەمەوە ژمارد بووم و دام نابوو. ئیدی 14 ملیۆن بوو، هەمووی دەکاتە 23 ملیۆن، 250 چەشیان بەجێ نێژ بوو، زیاتریش گەڕابوون بزانن پترن هەیە یان ناببەن، هەر ئەوەندەی تێدا بوو دەستیان کەوت بوو ببووە. یعنی لە ماڵەکەی تو ئەگەر بڕەپارێک مابوو بێ ئەو بۆکە لە موچەکە وەرگرتووە ئەو ڕۆژە ئەویتر هیچ ئەوەی لە باغەرێم لە موچەم وەرگرتیا ئەوی تر 5,000 یەکمان لە بەدانرایی لە مارێ نەمابوو، سێچار دەوری 20,000ەکەم ئیکەون لە باغەرێ مابوو، لەگەر ئەوەندی موچەی دەنە 1 دینارمان لە مارێ نەمابوو، ئەوەندی هەبوو بردیان. دەست خۆش بێ مام جەعفەر. داژیان تۆ پێم پێڵێ ئەو پارەی تۆ دەڵێ زێڕەکانی خۆت فرۆشتۆ بۆی بیکەیتە ئەمرە، ئەمە تا چەند ئازاری دایکە تۆ پارە دانا بۆ ئەمرە، بەڵام دەبینی کە پارەکە بردراوە. هەرکە چوون پارەکە نەمابوو، گوتم وەڵا ئەمیشیان نابردیە، گوتی تو لە چێ بوو؟ گوتم وەڵا ئەمیش لەوێ بوو. گوتی چەندە؟ گوتم نۆ ئەوەیە 9 ملیۆنم دانا پێ بچمە ئەمرەی. گوتم بە سەودیارە خوا بە نسیبی نەکرد بوو، خوارە نسیبی بردم. هەندە پێێنە ئەوە نەبوو، گوتم مارەکەیان تێک و پێک ناگوتم ئەوەندەشیان هەر وەرەقەچیانەوە بە دێژبایدا. ئەو پارەی ساڵانێک زەحمەتی ئێوە بۆوە کوڕە 3 سارە ئەگرم، 3 سارە ئەو پارەی دەگرم، 3 سارە ئەو پارەم گرت چوم بە زێڕمدا، زێڕەکەشم چوم دە ئاوێک کرد و خەلاس و بڕێتەوە ئەوەندە بوو. ئەوەشمانجێ هەموو دارێکە معاشی وەرەگرت 100,000 لۆدا ئانام. دەیگو ها 100,000 لۆ خۆت بی بە هیچ مەدە لۆ خۆت بگرە. پێما بێ دوشتان تەندروستان خراپە، هەردووکانیشمان پێویستمان بە عیلازە.
ناوە عیلاج دەگالت دەوێ چەندتان پارە دەی بۆ عیلاجەکانتان پڕ وەڵڵاهی زۆرم دەوێ ئەم یەک دەستە حەبیب 10,000 یەکڕم والله زۆرم دەوێ برا زۆرم دەوێت لە عیلاجی هەفتەی داخل بووم لە هاو لێرێ گۆیا بە حساب لە خەستەخانەی بە خۆڕایش بووم کاتمە دەرێ گوتم چەندت بەشتدایە گوتی ملوێن و نیوە کمان ڕۆیشتیا تا هاتی نەدەرێ